روشا کریستیانانم گشتی جی پیک و جانان هرما کردستان از گل برای رومیو هکاری سکرتری گشتی پارتا دموکراتا بیت النهرین با که راستا خو کدش حولیرت گل مدا بتازه بحث کن برای رومیو گلک سپاس کوین گل مدانه جلیل دست پیک با وای که گشتی اف پیک و جانا کارش سرته تکرینو کوکا کلتور جباب و پیران بو ما بدر جاهیا دیرو که هن چاوت نرخینن کو زیراتر جالی حکومت هرما کردستان و دوی سردمی دا گرینگی پیتدان دمکی دا کل عراقی هنزانن روش الباشور و ناوراس طیبتی جلوان 20 سال در باز بو و حتی نو کجیا چاوه بەڵێ بەتاکی سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی کوردستان 24 بەڵێ پێکەوە ژیان من هەموو جارێ وتومە پێکەوە ژیان هەر شوێنێک کە بۆ نمونە کوردستان یاخود عێراق هەر شوێنێک کە زیاتر لە نەتۆیەک و زیاتر لە ئاینێک پێکات بێ بەڕاستی ئەبێ بیر لەوە بکەنەوە کە چۆن بە چه شێوەیەک هەمویان پێکەوە بن هەمویان وەکو برا بتوان پێکەوە بژین کێشەکانی یەکتر چارەسەر بکەن نەهێڵن دەستی دەرەچی یاخود دەستی دوژمن بگاتە هیچ لایەنێک لەو لایەنانەی کە پێکەوە دەژین ئەگەر دوو یاخود سێنەتەوە بن یاخود هەوادارانی دوو ئاین سێ ئاین 4-5 ئاینێک بێ بە تایبەتی ئەوەی لە کوردستانە هەیە من پێم وایە بە قەناعەتی شەخسی خۆم بۆ نمونە لە هەر شوێنێک کە وەکووتمان زیاتر لە نەتۆیەک و ئاینێک هەبێ هونەرێکی گەورەیە بۆ ئەوانەی کە حکمڕانی ئەو شوێنەیە دەکەین بۆ ئەوەی هەمیشە خەمخۆری ئەوە بن خەمخۆری مافی سەرجەم لایەنەکان بن خەمخۆری ئەوە بن کە لایەنەکان هەر کێشەیەکی بچووکیان هەبێ زۆر بە خێرایی بچن کێشەکانیان بۆ چارەسەر بکەن بۆ ئەوەی پێکەوە ژیان بچێتە پێشەوە لە هەرێمی کوردستان بەڵێ پێکەوە ژیان هەیە پێکەوە ژیانێکی ڕێک و پێک هەیە حکوومەت هەموو کاتێ هەوڵی داوە بۆ ئەوەی هەر ئاستەنجێک هەر لەمپەرێک ڕووی دابێ بۆ ئەوەی لابەرێت تاکو و پێکەوە ژیانەکە ناشرین نەکرێتن لەوانەیە بەڵام لەوانەیە لە هەمان کاتدا لایەنی تریش هەبێ یاخود خەڵکانێک هەبن یاخود لەسەر ئاستی شخصیش هەبێ هەوڵ بدا بۆ تێکدانی ئەم پێکەوە ژیانە بۆیە ئەبێ هەموو لایەشیان هەموو ئەو خەڵکانەی کە پێکەوە ژیان بن لە خەمی ئەوەدا بن پێکەوە ژیانەکان لێ خراپ نەکرێت یاخود لێیان تێک نەدرێت ئێمە لەم ڕۆژانەکە ڕوبەڕووی یاخود زۆر نێزیچین لە جەژنی لەدایکبوونی ئیسا پێغەمبەر و دواتر ساڵی نوێی 2026 داین بەڕاستی ئێمە زیاتر پێویستیمان بە و پێکەوە ژیان و بەو سەقامگیریە هەیە بۆ ئەوەی هەموو مەسیحیەکان پێکەوە و هەروەها موسڵمانەکانیش پێکەوە ئەو جەژنە بجێرن و هەمویان بەخۆشی و شادی ڕۆژەکان بەسەر بەرن ڕاستە ئەبووە من لە سەرەتاوە جەژم لێ پیرۆز کرد بەڵام ئێستا کە بەبێتی نامەوە ئەم جەژنەش لێتان پیرۆز بێت لە هەموو کریستیانەکان بە تایبەتەوە پێکەوە ژیانەی جوانەکە لە هەرێمی کوردستان هەمانە جابوو ئەو بابەتە مەبەستم دۆخی کریستیانەکان لە هەرێمی کوردستان لە سیاست با لێگەڕین لەناو حکوومەتیش با لێگەڕین ئەو هەوڵ و کۆشەی کە حکوومەت دەیدا بوو ئەوەی ئەو پێکەوە ژیانە هەبێت بەڵام لە چوارچێوەی خێزانە کریستیانەکان چۆن باسی دۆخی خۆیان دەکرێت مەسەلەن ئایا باشە ئەوەی کە دەیانەوێ هەیە بۆ پاراستنی ئەوان بۆ بەڕێوەبردننی ڕێوڕسمە ئاینەکان سەردانی کلێساکان هەتا دروستکردنی کلێساکان چکە تازەش باسمان کرد لە کوێە خەریکە کلێسایەکی نوێ بەرفراوان تاویش دەکرێت بەڵێ من پێم وایە ئێمە هیچ کێشەیەکی ئاینیمان نییە وەکو مەسیحیەکان هیچ کێشەیەکی ئاینیمان نییە ئەمە چەندەیان ساڵە هەر لە دوای ساڵی 1990ەوە لە هەرێمی کوردستان کێشەی ئاینیمان لەوانەیە هەبوو بێ بەڵام زۆر کەم بووە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی تری عێراقا بەڵام ئێمە کێشەی ئاینیمان نییە کەنیسەکانمان هەمیشە لە ڕووی ئەمنیەوە پارێزراون کەنیسەکانمان لەوانەیە لێرە و لەوێ
هەندێک شت ڕوویدا بێ وەکو پێشماوەیەک ڕوویدا لە کۆیە لە ئەرمۆتە و لە دێرەلووک و شوێنەکانی تر لە شەقڵاوە بەڵام ئەوانیش دەستە سەر ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ بە تاکید دەبێت دەستگیر بکرێن و دەبێت محکمەیەکی عادیلانەیان بۆ بکرێت و دەبێت ئاشکرا بکرێتن بەڵام وەکوتم ئێمە لە ڕووی ئاینەوە کێشەمان زۆر کەمە بە بەراورد لە شوێنەکانی تر ئەمە شتێکی دڵخۆشکەرە بۆ ئەوەی خەڵکی ئێمە لە شوێنەکانی تر کە تووشی نەکبەتێک تووشی زۆڵمێک تووشی دەرکردنێک ڕاوەدونانێک دەبن بۆ ئەوەی بێنەوە هەرێمی کوردستان لە ڕۆژانی 2014 دوای هاتنی داعش بۆ شاری مووسڵ و دەشتی نینەوە کە ناوچەیەکی مێژووی گەلی ئێمە بووە دەشتی نینەوە بەشی هەرە زۆری ئەو خەڵکە هەمووی هاتن بۆ هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستانمانەوە تا ڕزگارکردنی ئەو ناوچانە و دواتر هەندێکیان گەڕانەوە شوێنی خۆیان و بەڵام لە هەمان کادا خەڵکێکی زۆریشیان وڵاتیان بەجێهێش جا لەسەر ئەو بابەتەش بەڕێز ڕۆمی ئەوان چون باسی ئەو دۆخەی کریسیانان دەکەن لە هەرێمی کوردستان مەبەستم هەم چکە ئێوە خزمەتیتان هەیە لەگەڵ ئەو ناوچانەی کە ینی خەڵکێکی زۆر کۆچیان کردەوە لەسەر تونندڕەوی تونند و تیژی لە بەرامبەر ئەوان کراوە مەبەستم کریسیانەکەن لە ناوەڕاست و باشووری عێراق ئەوان چون باسی ئەم ژیانەی ئێوە دەکەن لە ناو هەرێمی کوردستان لە دیدگای ئەوانەوە چوونە خۆ بە تایبەتی بەشی هەرە زۆریان بۆ ئەو بۆنانە بۆ نەئاینیەکان هەردێن بۆ ئێرە بۆ دێن بۆ هەولێر بۆ دهۆک دێنە لای خزمانیان لا ناوچەکانی خۆیان گوندەکانی خۆیان شارەکانی خۆیان بە تاکید هەموو ڕۆژانی جەژن و سەری ساڵ بەچێکیان لێرە بە سەردەبن و بەشێکیان وەکو باس کرد لە ناوەڕاست و خواروی عێراقا بەڵام بەعام ژمارەی مەسیحیەکان لە عێراقە زۆر کەم بۆتەوە زۆر کەم بۆتەوە زۆرێک لە کەنیسەکان هەر بەشایەتی پیاوانی ئاینی زۆرێک لە کەنیسەکان داخران لەبەر ئەوەی نوێژ و مناسبات وشتیان تیان ناکرێت لە ناوەڕاست و خواروی عێراقا بە شێوەیەکی گشتی کە ئەو برایەمان باسی کرد لە سەرەتای ئەم راپۆرتە کەوتی لە تا هەشتاکانی سەدەی ڕابردوو زیاتر لە 1,500,000 بەعام مەسیحی هەبوو لە عێراقا بەڵام ئێستا کەم بۆتەوە ژمارەکە هەر زۆر کەم بۆتەوە ئەمەش بەشی زۆری دوای ڕووخانی ڕژێم بوو کە ڕژێمی بەعسی گۆڕ بە گۆڕ دواتر کە با بڵێن گروپە ئیسلامیە توندڕەوەکان لە ناوەڕاست و خواروی عێراق هێرشیان دەکردە سەر مەسیحیەکان هێرشیان دەکردە سەر هەموو ئەوانەی کە غەیرە موسڵمانن بۆیە ئەتوانم بڵێم سێ بەشی مەسیحیەکان عێراقیان بەجێهێشت و هاتنەوە بۆ هەرێمی کوردستان و بەشێکی زۆریشیان وڵابەیەک جاری وڵاتیان بەجێهێشت عێراق و کوردستانیان بەجێهێشت بەڵام ئێستا ئێمە لێرە هەموو شتێک لە ڕووی ئاینەوە کووتم ئازادانە مناسباتەکان دەکرێ بۆنەکان بەڕێوە دەچێن سەردان و زیارەتی یەکتر دەکرێن لە بۆنە ئاینەکانە خۆی ئاینی مەسیحیەت ئاینی پیرۆزی مەسیحیەت کە ئاینێکی کە پەیامێکی ئاشتی پێیە هەمیشە داوای ئاشتی دەکات لەگەڵ بەرامبەری خۆی ئەگەر هەر ئاینێک بێ مەزهبێک بێ تایفەیەک بێ چونکی ئێمە وەکو نەتەوەیەک بەڕاستی هەموو جارێوە تومانە و تاکیدیشی لێ دەکەین لە هەر شوێنێک ئاشتی نەبێ سەقامگیری نەبێ ژیان زەحمەتە بۆ خەڵکی ئێمە بەڕێز ڕوومی و ئەگەر پامێکی تایبەتشتان هەیە لە بوو جەژنە پیرۆزە بە تایبەت بە زمانە شرینەکەتان بە زمانی سریانیش ئەگەر هەتان بێ فەرموون پێشەوەی خواحافیزیت لێ بکەم بەڵێ بە تاکید من لێرەوە پیرۆزبای لە هەموو لەگەلی ئێمە گەلی کلدانی سریانی ئاشووری لە مەبەستم بە سریانی بوو نەک بە کوردستان و لە هەموو دەرەوە ئەگەر حەزت باڕۆخەیەن وڵا بە هەر باڕۆخەیەن عیدەت مولادت
مارني شمشيخة كل بني عبديا كالدايا سوريايا عاشورايا بارو ايكت بخاين لخجو أطرو ودرت أطرا وباروخ شيتا خدت تريالبو اسري اشتا هيوي ونصورة إتلي قشي تريالبو اسري اشتا بتويا بريشتا من داها شيتا وشنخينة وبتاوخ أخنا مخا أمتا مخا توديتا بتاوخ مطول زت قديا بتاوخ خير بتاوخ آزاتوتا بخايخ جو أطرا ديا إن شاء الله هرت خوشة ده نف بيك فيجن هر هبت قال لك سباس بريس روميو هكاري سكرتيري قشتي بارتا دمبراتا بيت النهرين نبغى كراست خوش هوليرد يا المداوم